بەناوی خدای بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێت بەڕێزان خۆشحاڵم جارێکی دیکە و ڕاستەوخۆ لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی ئەڵقەیەکی نوێی بەرنامەی دوانگەی خەڵک. بەڕێزان تەوەری بەرنامەیەم جارەمان لە سەرموچێ و دەپرسین ئایا کەی دەستکاریان ئێستا دەستکاری پێتان وایە ئەوەی هاوڵاتی دەستکاری سیستەمی موچە بکرێت، دەستکاری سیستەمی وەکو دەڵێن زۆرم لەی موچە بکرێت. بەڕێزان لە ماوەی ڕابردوودا و لەم چەند ڕۆژەدا لە چەند کۆبوونەوەیەکدا کۆبوونەوەکان بۆ چەند مەبەستی بوون، باس لە کۆبوونەوەکان ناکەین. تەوەری ئەو کۆبوونەوانە کە کران چەند جارێک باس دەستکاری سیستەمی موچە کراوە. سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان نێشیروان بارزانی باسی لە دەستکاری سیستەمی موچە کردووە، هەروەها لە چالاکوانان و کۆمەڵانی مەدەنی لە هەولێر خۆپیشاندانێکیان کرد دژی سیستەمی موچە. بە جۆرێک لە جۆرەکان فشار هەیە و هەروەها باز لەوە دەکرێت کە سیستەمی موچە دەستکاری دەکرێت. بەڵام ئێستا لێرەدا گرنگ ڕای هاوڵاتیانە بزانین هاوڵاتیان ڕایان چییە، هاوڵاتیان پێیان وایە کە دەستکاری سیستەمی نوێی موچە دەکرێت، پێیان وایە کە ئەو سیستەمە دەگۆڕێت کە نیو موچە و چارەکە موچەی دابش کردووە و ئێستا دەستکاری دەکرێت. زۆر جار قسەیەک هەیە دەوترێت حکوومەتی هەرێمی کوردستان ئاگای بێباکە لەوەی کە خەڵکەکەی برسی بێت و بۆ موچە بێت، تەنها خەمی ئەوەیە گیرفانی چەند بەرپرسێک پڕ بێت. لە بەرامبەر ئەمەشدا دەوترێت هیچ حکوومەتێک پێی خۆش نییە و حەز ناکات و ناژیەوێت کە هاوڵاتیەکانی بێ موچە بن، موچە نەبێ دابینیکە بۆ هاوڵاتیەکانیان. بێگومان قسە و باسێکی زۆر لەسەر بڕینی موچە و کەمی موچە و نیو موچە و چارەکە موچە هەیە. کاک سوارەمان لەگەڵا لە عاربەتەوە. فەرموو کاک سوارە. هەموو کاتێک کاک سوارە. کاک سوارە ئەگەر بگرێت دەنگی تەلەڤیزۆنەکەت کسکەی بۆی بە باشی گوێم لە سەڵی جەنابێت بێت. کاک سوارە گیان فەرموو. چاوت خۆش. دەستخۆشی تەوارەکە یەکەم. زۆر سپاس دەکەم کاک سوارە گیان. سڵاومەیە بۆ سەردەم کارمەندانی بەیانی خۆشەوی. زۆر سپاس کاک سوارە گیان. بەڕاستی کەناڵی خەڵک و کەناڵی جەماوەرە. زۆر سپاس دەکەین کاک سوارە. بەڕاستی بۆ سیستەمی موچە، سیستەمی پاشەکەوتی موچە، لەسەر سیستەمی موچە پاشەکەوتی موچە وەڵی بە قەناعەتی من ئارە زۆرە بەس خۆیان قەناعەتیان بەوەنیەوە حەزەکە چاکەن. بەڵێ ئەنا داهاتی حکوومەتی هەرێمی کوردستانی چەند مانگانە زیاتر لە تریلیۆنە دینارە. بەڵێ پێ دوایە چاک بکرێت کاک سوارە لە ئێستادا دەستکاری بکرێت؟ پێ دوایە دەستکاری بکرێت لە ئێستادا چاک بکرێت؟ وەڵی دەستکاری سێ بە ڕۆژێک دوا دەستکارێک لە خەڵکی سادەی دێنەکە. بەڵێ بۆچی پێ دوایە کاک سوارە؟ ینی سیستەمێکی وەکوینێکی پێشیناوە من لە دوای باران بەڵێ ئەڵێ من لە دوای باڵا فەرەنگیم بۆ سێ بەعام خەڵک برچیەتی زەلامەیە خەڵک بەعام فەرمانبەران هەموو گەری کوردستان برچیەتی بەڵێ ماخونە کابرا ملیۆنێکی بە 400,000 دادە 500,000 دادە. بەڵێ کاک سوارە خەڵک کرێچیە خەڵک فەقیرە. وەڵڵی ئێمە دەستخۆشی لە کەناڵی پەیامەکەین زۆر دەستیان درێژکۆ بۆ خەڵک بەڕاستی هاوکاری خەڵکن. بەڵێ بە کەناڵی بەخشین بە هەموو شتی هاوکاری خەڵک و ئەگەر دەوڵەمەندەکان دەبێ هەنە خەڵک بە نیوەی عالەم هەریسەر تەواوی تەنەزوولە. بەڵێ داواکاری لە حکوومەتی هەرێم بەڕاستی پێداچنێ بە موچە بکا و دەستخۆشی بۆ تەوەرەکەتان زۆر سپاس. زۆر سپاس دەکەین کاک سوارە، سپاس بۆ پەیوەندیەکەی بەڕێزت. بەڵێ بەڕێزان هەندێک لە کۆمنتانەتان بۆ دەخوێنەوە کە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک لە پەیجی پەیام تیڤی بۆ ئێمە نووسراوە. هاوکار ئەبوبەکر دەڵێت ئەم حکوومەتە پڕ بە پێستی میلەتەیە، پاشەکەوتی چی دزی لێرە خاوەن ماڵە، دز لێرە خاوەن ماڵە. بەختیار عەزیز دەڵێت ئەوانەی سەرکەشی بە ڕیفراندۆمەوە ناکەن بەڵکو بە قوتی خەڵکەوە ئەو کارە دەکەن. ئەبوو عەمار دەڵێت چی بنووسین ئەوەندە درۆیان کردووە کەس نازانێت چی بڵێ، نەخێر قەت چاک نابێت. ئەمە بەشەکە لە ڕێی هاوڵاتیان. ئیبراهیم عەلی دەڵێت بەڕاستی زۆر درۆیان کردووە باوەڕ ناکەم قەت چاکی بکەن. سەلام محەممەد دەڵێت ناتوانن چاکی بکەن، ئەمانە تەنها دەتوانن خراپی بکەن. بەختەوەر دەڵێت حکوومەت کوا هەیە تاوەکو داهات چارەسەر بکات و موچە داوین بکات. کاک سەلاحمان لەگەڵ لە سیروان. فەرموو کاک سەلاح. ئەم کاتۆ باش دەکەم. باشتر بۆ جەنابەت کاک سەلاح. زۆر سپاس. وەڵای من یەک
پێشیان بۆ جەنابان ئەو دەستواژەی کە نووسیدانە پاشەکەوتی موچە و پاشەکەوت ئەو سیستەمە سیستەمی موچە نیە ئەو سیستەمی موچە نەک سیستەمی موچە لەبەرەوەی ئەو بڕیاری کە دراوە نە پەرلەمان ئاگادارە نە پرسیارتون بە کەس کراوە کۆمەڵە خەڵک بۆ خۆیان بە سەلاحەتی خۆیان بڕیاریشیان داوە ئیتر پرس بە کەس نەکراوە زۆر باشە کاک سەلاح ئەی پێت وایە چارەسەر بکرێت لەم ماوەیەدا بۆ سیستەمە دابچنەوە بە سیستەمی پاشەکەوتی موچەدا خەڵکی بێدەرامەت بەڵێ جا مەبەستەکەی لێرە ئەوەیە ئەم مەسایدی چاو خیاخشاندنەوەش بە مەسایدی سیستەمی موچە ئەگەر چاویشی پێم خشێنرێتەوە من دنیا مەسایدی ئەم ڕۆفە هەڵبژاردن و ڕێکخراندنەوەوانەیە چاویشی پێم خشێنە دوای ئەوە هەم وە بژێری جارانی لێەکەنەوە بەڵێ حکومەتی جارێ وەڵایەنە دی لە هەرارتەکردنی کارەبا بێن بۆ دەرەوەی هەرێمی کوردستان جار خۆ کارەبای نییە و هەڵاتنی خۆ کارەبای نییە ئاوی نییە موچەی نییە کە کارەبای چیە لێت دەرەوە کارەبای چیە خۆشی بۆ وڵاتانی تر بەڵێ لە من دەستخۆشیدان یەکەم بەڕاستی تەوەریکی زۆر جوان هەڵبژاردنەوە بەڵام قسەکردنیش لەگەڵ ئەم دەسەڵات و بۆ حکومەتیان و بۆ قسە بۆ کەڕومالێت بۆ شوێنێ بۆ کەڕێ بۆ لالەتی بۆچی کاک سەلاح نەک چاوی نە هیچ ئەکیێ هیچ شتێکی نییە یعنی تەنها بەس بیر لە بەرژەوندی خۆی بیر لە بەرژەوندی هیچ کەسی تر ناداتەوە بەڵێ سپاس بۆ بەڕێزت کاک سەلاح زۆر سپاس بۆ جەنابیشت کاک سەلاحیان سپاس بۆ پەیوەندیەکەی بەڕێستان بەڵێ بەڕێزان ئێوەش دەتوانن لە تۆری کۆمەڵایەتی فەیسبوک لە پێیجی PMTV کۆمنتەکانتان ئاڕاستی ئێمە بکەن ئێمەش لێرەدا بەپێی ئەو کاتەی لە بەردەستمانە بەپێی دەرفەت ئێمە لێرەدا دەخوێنەوە بەشێکشی لەسەر شاشەی کەناڵی ئاسمانی پێیان بەدەردەکەوێت هەروەها دەتوانن لە ڕێگەی ژمارە تەلەفۆنەکانمانەوە پەیوەندیمان پێ بکەن پێکەوە گفتوگۆی ئەم بابەتە بکەین لەگەڵ ئێوەدا بزانین هاوڵاتیان ڕێیان چییە لەسەرەوەی کە ئایا سیستەمی پاشەکەوتی موچە چارەسەر دەکرێت حکومەتی یاریمی کوردستان دەتوانێت لە ماوەیەدا چارەسەری بکات وەکو دەوترێت کە سەرۆکی حکومەتی یاریمی کوردستان باسی لەوە کردووە و ئاماژەی پێداوە کاک علیمان لەگەڵ فەرموو کاک علی ئێمە خەڵکی حکمی ئەم وڵاتە نابێ بڵێ حکومەت مەسئولەیە خەڵکی حزب درۆزن حکمی ئەم وڵاتە ئەمانە هاتوون نوێ خەڵک لەسەر ژیانی خەڵک بژین ئەمانە خوان دەوڵەمەند کردووە لەسەر حسابی خەڵک ئەجی پاشەکەوتی موچە من یەکێکم لەو کەسانەی کە پێشنەگە بووم برینان بووم کەماندان بووم هەتا تەنانەت بازارها بەسەدان حسابم دیا لە فەق کەسەناسم جاش و کۆنەتەواری و بەحتی بوون هەمیان معاشی باشان هەیە جاشەیە لە جاشێتیان بینیان بووە معاشی هەیە معاشی کەمەندانی وەرەگرێ لە دەسەڵاتە من دوو بنەماڵە من برینار بوو پێشنەگایەتی تا ئێستا دوو مانگ ساڵی 87 دوو مانگ وەرم گرت موچە بریان کاک علی ئێمەوانە ئەوە ئێمە معاشی باش بۆ بینم معاش دێنیە ئەمە هەموو ئەخلاق و ڕێوشیان دوو زۆر باشە کاک علی بەڕێستان پێتان وایە کە پێداچوونەوە بە سیستەمی پاشەکەوتی موچەدا بکرێت لە ئێستادا هەرێم و پیاوەکانی تێکیش مەخێلی سیاسی ئەوانی شەرپیاری سپاس بۆ کاک علی سپاس بۆ پەیوەندیەکەی جەنابەت کاک علی گیان زۆر سپاس شێخ عوسمانمان لەگەڵە لە سلێمانیەوە پێوە بێت پەیوەندیەکەی قەتع بوو بەداخەوە باڵە بەرەزان هەندێک لە ئاماژە بە کۆمنتەکانم بدەین سەلام محەممەد دەڵێت ناتوانن چاکی بکەن ئەمانە تەنها دەتوانن خراپیکەن بەختەوەر دەڵێ حکومت کووا هەیە کۆمەڵێ دز داهاتی وڵات ئەخۆن و بەس ئیبراهیم خوشی دەڵێت ئەگەر گۆڕانکاری پێ ناکرێت چونکە پارە و بوجە بۆ خۆیان تەرخانەکەن و هەیە بۆ خۆیان بەکرد قادر دەڵێت کاتێک شیعە و سونە ڕێککەوتن ئەو چارەسەری موچە دەکرێت ئەمە جەورامی دەڵێت دەسەڵەدارانی کوردستان و پێچەوانەی دنیاوە هەموو ڕێگاگەکردنە بەر بۆ برسیکردنی گەلەکەیان هادی سەیفەدین دەڵێت ئەگەر بشکرێت شتێکی زۆر کەم دەبێت لەبەر پرسی گشتپرسیە بەڵێ خۆشەویستان ئەمانە بۆ چوونەکانی هاوڵاتی هەنن کە ئایا ئێمە دەپرسین ئایا پێتان وایە لە ئێستادا دەستکاری
سیستەمی پاشەکەوتی موچە بکرێت کە ئێستا بۆستە جێگەی باز لە میدیاکاندا وەروا لە تۆڕکۆمەڵاتیەکان لەنەو هاوڵاتیاندا کە باسی لێوە دەکرێت بەڵام تاوەکو ئێستا دیارنێکە دەستکاری دەکرێت یان نە تەنها قسەیە و بەس بزانین ئێمە گرنگکە بۆمان ڕێی هاوڵاتیان بزانین هاوڵاتیان پێیان وایە کە دەستکاری دەکرێت و چارەسەر دەکرێت چونکە پێم وایە هەروایە کە پەیوەندی ڕاستەوخۆی بە ژیانی هاوڵاتیانەوە هەیە. حەسەن خزر دەڵێت ئەگەر هەر هێزێک گۆڕانکاری تێدا ناکرێ و بە دڵنیاییەوە خراپیش دەبێت ئیتر کەوتونەتە دەست چەتە و دز. ڕێبوار محەممەد دەڵێت هەر کاتێک وتیان شتێک چاک دەکەین ئەوە دڵنیا بە خراپی دەکەن. تارێک محەممەد دەڵێت تارێک محەممەد ڕسوول دەڵێت ڕۆژێک دوای کۆتایی هاتنی هەڵبژاردنەکان دیسان پاشەکە و دەست پێ دەکاتەوە وەکو خۆی لێ دێتەوە. ئەبوو محەممەد دەڵێت گۆڕانکاری تیان ناکرێت چونکە پاشەکەوت نییە بڕینە. دلێر عەبدوڵکەریم دەڵێت بەڕای من دووڕوویە خەڵک دەزانێت کە پارە هەیە بەڵام نادرێت. چنار محەممەد دەڵێت نەخێر هیچ متمانەم نەماوە گۆڕانکاری بە دز و گەندەڵ ناکرێت. بیلال وەهاب دەڵێت تەنها بێدەنگ بین هیچ گۆڕانکاریەک ڕوو نادات. ئاکام ئیبراهیم دەڵێت مەگەر بۆ درۆ ریفراندۆم دەستکاری بکەن و دوای ئەوە خۆی لێ دێتەوە. ئەمە بەشێک لە ڕێی هاوڵاتیانن کە زۆربیان بەداخەوە پێیان وایە کە بە کۆمنتەکانی خۆیاندا دەڵێن کە دەستکاری ناکرێت ئەگەر دەستکاریش بکرێت تەنها بۆ مەبەستێکی خۆیانە و بەس ئەگەر دەستکاریشی بکەن بڕێکی کەمە. چۆمان ئیبراهیم دەڵێت هەتاوەکو پارە و داهاتی کوردستان لەژێر دەستی ناوی لایەنێکی نووسیوە بێت ژیانی خەڵک لەمە خۆشتر نابێت. لایەق عەبدوڵڕەحمان دەڵێت ئەم حکومەتە هیچ سیقەی نییە نەخێر قەت دەستکاری ناکرێت. کاوعەلی دەڵێت نەخێر دەستکاری ناکرێت تەنها دووڕووی میلەتێکی سیاسی درۆزن بۆ بانگەشەی ڕیفراندۆمە. ئاماج محەممەد دەڵێت وڵات پڕ بوو لە دز چۆن چاک دەکرێت. فاق حەمەخان دەڵێت ئەمە چارەکە موچەکەیانە پێیان نادرێت جاوەرە چۆن بتوانن موچەی تەواو بدەن. دلێر نووری دەڵێت گۆڕانکاری بکرێت یان نەکرێت تازە میلەت فێر بووە بێدەنگ بوون و کەس هیچ ناڵێت. ئەچین لای پەیوەندێکی تەلەفۆنی دیکە کاک شەهابمان لەگەڵە فەرموو کاک شەهاب. بله ئەوە عەبدوڵ ئەحمەد کا کارەبا کا وەزع کا ئاو عەبدوڵمان لەسێریتن. بەڵێ کاک شەهاب پێت وایە لە ئێستادا دەستکاری سیستەمی پاشەکەوتی موچە بکرێت؟ پێت وایە لە ئێستادا دەستکاری سیستەمی پاشەکەوتی موچە بکرێت؟ پێیانی بە موچە ئاسووریەوە. بەڵێ 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 سوپاس بۆ کاک شەهاب. کاگەلانمە لەگەڵا کاگەلان فەرموو ئەم کاتت باش. ئەو کاتە باشاوەکەم باشش زۆر سپاس دەکەم کاگەلان. کاگەلان پێت وایە لە ئێستادا دەستکاری سیستەمی پاشەکەوتی موچە بکرێت؟ جانەکە من هیچ خەڵمتمانەیەکم بەم حکومەتە نییە بۆ نەک بۆ پاشەکەوت بۆ ئاو بۆ کارەبا بۆ شتە زۆر سادەکانی ئەم وڵاتە ئەگەر پاشەکەوتیش دەستکاری بکرێت بە شێوەیەکە بێ زۆر بە 100,000 بە 120,000 بە شتێک فەرمانبەرانە خەڵەتێن خەڵکی وا هەیە 400,000 ملیۆنێک و 800,000 موچە هەیە بۆ ئیتر 450,000 بێ. جا ئەم سیستەمە ئەم حکومەتە شتێک دادا کە بە قازانجی میلەتەکە ئەم شتێکە بە قازانجی خەڵکا بێت لەبەرەوەی هیچ متمانەیەکم نییە. وە مانگی پێشوون چل ڕۆژ دوو ڕۆژ ئێستا موچە تەواو بووە کە هێشتا تەواو نەبووە خانشینیش ماوە لەبەرەوە هیچ ئەنجامێکی باش لەم حکومەتە چاوەڕوا ناکەم بەداخەوە هیچ جێگەی متمانەی میلەت نین و نازانم بە چی شێوازێک ئەیانەوێت کە گشتپێسی بکەن نازانم زۆر باشە کاک شەهاب پێت وایە هیچ حکومەتێک هەبێت کە پێخۆش بێت موچەی موچەپەڕانی نەدات؟ کاگەڵان ببوورە ئەگەر خەڵک موچەیەک و دوو موچە و سێ موچەش پێش گشتپرسیوە نەگرێ قەناعەت ناکەم گشتپرسی ئەم حکومەتی هەرێمە سەرکەوتوو بێت و لەو گوماندام کە شخصێکی تەواوێنێت. باش کاگەڵان پێت وایە هیچ حکومەتێک هەبێت کە پێی خۆش بێ میلەتەکەی برسی بێت و موچەی موچەخۆرەکانی نەدات؟ ناگە باسی تەواوی حکومەتی دنیا بخین نەخێت لە هیچ شوێی دنیا لە هیچ شوێ جیانە شتیوان نییە. بەڵام بەداخەوە ئەم حکومەتەی ئێمە بڵێ هەتا باخەڵی خۆیان مابێ هەتا بازرگانی مابێ هەتا بینا و فێلا مابێ کە بەدەوام لە وڵاتان پاشەکەوتیکەن بڵێ هیچ باشێکی بە میلەتە نییە. بەڵام لە کاتێکی ئەوە کە کاتی گشتپرسیە زۆریشی پێمانە بەڵام خەڵک باوە باش بزانێ و خەڵکی ئاخڵ
باش ئەوە بزانێ کە ئەم حکومەتە کاتێک کە ئیشی بە تۆ هەیە قسەی ساف و نووسی بۆکە بەڵام داواکەم لە خەڵک سێ ساڵی پێش ئێستا دەبی نەچێ کە ئەم حکومەتە چی کرد بە میلەتە. بەڵێ بەڵێ سپاس بۆ کاگەلان، سپاس بۆ پەیوەندیەکەت، زۆر سپاس بەڕێزگیان. بەڵێ خۆشەویستان، کەیفی خۆشنا و دەڵێت ناتوانن هەتا بە خۆیاندا نەچنەوە. وشیارجاف دەڵێت تەنها خۆڵکردنە چاوی خەڵکە و بەس. عەبدول سەلام دەڵێت تا ساحێبی ئەو جانەبین زۆر زەحمەتە. حاتەم عومەر دەڵێت نەخێت هەتا ئەمانە لەسەر حکم بن چاوەڕوانی شتیوا ناکەین. نەوزاد دەڵێت شکستیان هێناوە بەس پێیان ئای بە بڵێن خواحافیز. بەختیار عەبدوڵڵا دەڵێت نەخێر، شکار عەبدوڵڵا دەڵێت نەخێر، حەکیم حاجی دەڵێت نەخێر، ئیمان ئەمین دەڵێت هەر چاک بکرێت خۆ ئەمانە خراپی دەکەنەوە. باوکی بەهمەن دەڵێت ئەوەندە درۆیان کردووە بڕوان پێیان نەماوە. ساڵح دەڵێت بەڵێ دەکرێت کوردستانیش دەبێت بە دەوڵەت. سەربەز محەممەد دەڵێت هەتا دانەغاز هەتا پێما بێت شتێکی با بچینە لای پەیوەندیەکی تەلەفۆنی دیکە. کاک سیروانمان لەگەڵە فەرموو. کاک سیروان بەڕێزم عەزەکەم ئەمڕۆی خۆم لەسەر بۆ زوعار. بەڵێ کاک سیروان یا فەرموو. بەڵێ پێما بێت پەیوەندیەکەی کاک سیروان قەدع بوو. سەربەز محەممەد دەڵێت هەتا دانەغاز بابێت ئێشتا میلەت لە دواترە. زارا دەڵێت بەس مانگینۆ چاک دەکرێت. دایکی ئاسیا دەڵێت بەداخەوە قەت باوەڕ ناکەم چاک بکرێت. لوقمان ئەحمەد دەڵێت ئەگەر خوای گەورە ئەمانەمان لە کۆڵ کاتەوە ئەوە چاک دەکرێت. ئەبوو بەکر هەڵشۆی دەڵێت بەڵێ چونکە ئەم دەسەڵاتە کار لەسەر دۆگمایی خەڵک دەکات دەزانێت لەکوێدا جۆکەر بەکار بێنێت. ڕێبوار دەڵێت کێ بەدەست چیەوە گیری خواردووە کەلار بەدەستی گەمارە و بەدەستی نیموچەوە کوردیش بەدەستی ڕاپرسیەوە. ئەچینە لای پەیوەندێکی تەلەفۆنی دیکە. باوکی لانەمان لەگەڵ لە سلێمانیەوە. فەرموو باوکی لانە. باشتر بۆ بەڕێزت باوکی لانە. زۆر سپاس دەکەم. زۆر سپاس بۆ جەنابیشت. برای بەڕێز وەڵی ئێمە بەڵێ بەردەوامە كانت تصوركم شائعين يعني ظروف في توسع لم تكن لها بروسيا خشيله او صابو قوي قريب وخصوصي جزئيه كدوه هذا وكاكا حدك يعني خلق الشاطئ تركيا يكرم مع ولا فكانوا تستعربوا بفنزات الرسمي في زۆر باشە. باوکی لانە باوکی لانە شوێنەکەت بگۆڕە بەباشی سەوتی جانەبت ناگاتە من. بەڵێ ظروفێکی باشە بوو تەسەوڕەکەم. بەڵێ باوکی لانە پێ دوایە لە ئێستادا بەڵێ باوکی لانە پێ دوایە لە ئێستادا سیستەمی پاشەکەوتی موچە چارەسەر بکرێت وەکو باسی لێوە دەکەن. بەڵێ سپاس بۆ باوکی لانە، سپاس بۆ پەیوەندیەکەت. باوکی محەممەدمان لەگەڵە فەرموو. باوکی محەممەد باشتر بۆ بەڕێزت باوکی محەممەد. زۆر سپاس. ئەگەر بمان لێوان هەڵمە خەڵەتێری ئەوە شتێکە ئەگەر بۆمان هەڵ خەڵەتێری شتێکی تێوە. بەڵێ ڕۆژەی کە پێڵێن دنیا قیامەت دێت بەڵام ڕۆژەی کە قیامەت دێت چاوەڕوان لەلانە بکەی شتی باشیان لێ ناوەچێتەوە. بەڵام شتی خراپ لێ ناشتێوەچێتەوە. هەرچی شتێک کە خراپ لێ ناوەچێتەوە. بەڵام ئەو میلەتەوە فەقیرە تەعاقب بکات دەکات کە تۆ چاوەڕێی تیرە ناکەی. ئەمانە 26 ساڵە وڵاتەیە دەوەستانەوە. زۆر باشە باوکی محەممەد. ئەمانە ژیان یادە خەڵکەتێکداوە هەرچی ئەوەی ژیانی خۆش بێ بۆ میلەتیان نەشکردەوە بەڵام چی ناخۆشە بۆ میلەتیان نەکردەوە چی خۆشیشە بۆ خۆیان بجویانە و خۆی دەسڵاوشم بۆ بەرنامەکەتان. بەڵێ سپاس بۆ باوکی محەممەد، سپاس بۆ پەیوەندیەکەت. کێمان لەگەڵا؟ کاک عەلیمان لەگەڵە لە کفریەوە. فەرموو کاک عەلی. باشی بەڕێزەکەم دەستخۆشی تەوەرەکەتان لێ. زۆر سپاس دەکەم کاک عەلی. سەرگەتان بۆ خوازم. ناتوانەکەم دەربارەی ئەم تەوەرە
پێشبینی دەکرێت کە پاشەکەوتی موچە نامێنێت بەڵام موچە پاشەکەوتەکە چۆن نامێنێت تۆ 700,000 وەرەگرت بۆ نمونە ئێستا 400 دێدا خۆی سێ زیادی بکە 700,000 بۆ زیادەکە پاشەکەوت ئەسڵ هەر ئەمێنێ ئەو 100,000 بۆ زیادەکە و ئەڵێ بڕۆ دەوام کە داوام غیری کە نایکی هەزارە و گوتو هەیە خریج یعنی پێت وایە کاک عەلی ئەگەر دەستکاریش بکرێت کاریگەری لەسەر ژیان و بارودۆخی هاوڵاتیان نابێت ئامادەشە 4 مانگجارێ موچەی پێ بدەی ئامادەیە بەرەو ئەو 10 ساڵە خەریج تەخەڕوجی کردووە هەر لە ماوە دانیشتووە ئەسڵەن پێویستی بە مامۆستای ئێستا بە فەرمانبەری ئێستاگەر نییە زۆر باشە کاک عەلی پێت وایە ئەگەر تێر خەوەری لە برشی نییە ئەمانە کاک ئەمانە تێرن ئەمانە تێر لە چینی خوارەوەری ئەگەر ئاگەشیان لێ بێ ئەوە چاویان نابینێ وەکویان لە ئاستی ئەم هەژارانە هیچ نابیسی زۆر باشە کاک عەلی پێت وایە ئەگەر دەستکاریش بکرێت کاریگەری لەسەر ژیان و بارودۆخی هاوڵاتیان نابێت پرۆژە خزمەتگوزارەکان وەگەر ناخرێتەوە پێی برا جوانەکە من وەکو پێم تۆ ئێستا 400,000 وەرەگری ئەگەر پاشەکەوت دەستکاری بکە و سیستەمەکە چاپ بکە 100,000 بۆ زیادەکە ئەو ئاشکرایە تەلەڤیزیۆن باش دەگاڵێ 100 هەیە تۆ 100,000 بۆ زیادەکە 100,000 چی لە ژیانە گۆڕێ وەڵای هیچ ناگۆڕێ هیچ شتێ ناگۆڕێکیان ڕۆژێکی خەدەماتی چی بامەگەنەوانە هیچ چاویان لەم ملێتە نییە ئەگەر چاویان لێ وایە دەکات بۆ شەڕی داعش لەما دەموچە غوجاران بگیرنەوە کاکە خەڵک خەدەماتی نابەت ڕۆژەکە بگیرنەوە زۆر باش کاک عەلیان سپاس بۆ پەیوەندیەکەت زۆر سپاس کاک محەممەدمان لەگەڵە فەرموو کاک محەممەد کاکە گیان سەلام عەلەیکوم عەلەیکوم ئەسسەلام وەڕەحمەتوڵڵا کاک محەممەد گیان کاکە گیان باشش کرد گیان زۆر سپاس دەکەین باشی نیە بەڵای ئەوە بە گۆڕان و بە یەکێتیەکرێ بە گۆڕان و بە کۆمەڵەکرێ بە کەس ناکرێەوە بەڵێ چونکەمەوە هەر بۆ کورسێ ئەو بۆ کورسەکەی خۆی چۆن نەتوانێت ئەو بکەدا ئەوکا ماناوێت ترچایەکی چاکی لێرەچێت یعنی کاک محەممەد پێت وایە لە ئێستادا دەستکاری سیستەمی پاشەکەوتی موچەند ناکرێت ناکرێت بە پیاوەکرێ بە دوو کەسەکرێت دوو ئەو دوو بحیزەنێ بە هیچ کەسێ ناکرێت بەڵێ ئەو دوو حیزە نەتوانێت دیکە هیچ کەسێ نایکە ئەوانە دزن ئەو بۆ ئەو کورسەی بۆ ئەوە داناوە هەر دزی بکە و پارە بخوا بۆ داینەناوە معاشی منێت بدە بەڵێ پێت وایە کاک محەممەد یعنی هیچ حکومەتێک هەبێت حەز بکە کە موچە خوارانی خۆی نەدات و هاوڵاتیەکانی لێ ڕازی نەبێت ئەوە حکومەت چۆن حکومەت سیواکانە جەردە و دزەیکە چۆن حکومەت سیواغەتن لە میلەتەکە یا حکومەت پێ میلێت بەخۆکە یا پارەی میلێت بەخوا بەڵێ وانە بەڵێ ناوەڵاوە بۆ ناکرێت مەگەر بە گۆڕانە بە کۆمەڵکردێنا بە هیچ لێ ناکرێت بەڵێ سپاس بۆ کاک محەممەد سپاس بۆ پەیوەندیەکەت کاک عەبدولکەریمان لەگەڵا فەرموو کاک عەبدولکەریم گیان ئەم کاتت باش ئەمکاری تۆش باش سەلام عەلەیکوم کاک عەبدولکەریم پێت وایە لە ئێستادا دەستکاری سیستەمی پاشەکەوتی موچە بکرێت برای بەڕێزم بە حیاتی حتا لە بینی ئەم دوو تجاری سلێمانی هەولێری بن بە حیاتی چارەسەر ناکرێت چونکە مامادە تجارێتێک ناکرێتە سەر هەم کوردستانە و پێمەش ملەتێکی فەقیرین ئەگاتە کاتی ڕاپرسی هەمومان دەمی پێیادەی بەس بەداخەوە کە واتێن وا حەڵەتین بەم تەقیری خۆمان دەر بەماناتی بەڵێ بەڵێ کاک موچەش سەر هیچ دەوڵەتێک لە هیچ دەوڵەتێکە نەبوو لە هیچ شوێنێکە نەبوو بەس لەمانەی خۆمان بینیمانە کە جمهوری ملەتەکەی خۆیانە بەڵێ کاک عەبدولکەریم پێت وایە هیچ حکومەتێک هەبێت کە حەز ناکات موچەخۆرانی خۆی و هاوڵاتیەکانی لێ ڕازی بێت ئەوە کاکە من ماوەیەکی تقریبا واجی 650 ساڵە تاکو ئێستاگە لە هیچ دەوڵەتێک لە دنیا نەبۆشتیوە ئەمە بەس لەمانەی خۆمانم بینیوە بەڵێ نەوەڵا چارەسەرش ناکرێت حتا ناو ئەم تجارەتە بکەن بەڵێ بەڵێ سپاس زۆر سپاس بۆ کاک عەبدولکەریم زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت کێمە لەگەڵا وەستا عەباسمان لەگەڵا چەمچەماڵەوە فەرموو وەستا گیان زۆر سپاس دەستخۆشی بەرنامەکە دەکەم زۆر سپاس دەکەم وڵی من کێشەکیان یەک شتێک بڵێم لێرەوە ئەو دەستەواژەی نەسەت کەوەرەکەت بەڕای من غەڵەتە لەبەر ئەوەی وڵی ئایا ئەو پارانی خەلێتان بە زۆر برا بۆتان ئەگەڕێتەوە نەک پاشەکەوتی بوتان دوای ئەو پاشەکەوتە بە زۆر لێتان براوە کاک بە حکومەتی یاریە بەڵێ مەبەستم یاکەیە لە حکومەتی هەرێمە هیچ کەسێک لە موچەخۆرانی ئەم وڵاتە پێی خۆش نەبوو پارێدا بەوان بەڵام بە زۆرم لە لیان هەستاندی دوای ئەوە برا بەڕێزەکەم وەڵڵاهی ئەگەر کەسێک
خوي بوبيت باعيزي قيان وكل بيت باعيزي تساوي أما من حامتي أبو أم خلق الرسول الفقيرة حديث لسان هذا وزور صار بەڵێ سوپاس بۆ کاک عباس سوپاس بۆ پەیوەندیەکەت باوکی مانمان لەگەڵ چەمچەماڵەوە فەرموو ئەم کاتەوە برا بەڕێزەکەم باشتر بۆ بەڕێزت برا بەڕێزەکەم پاشە بکەوتی موسێکی یعنی ئەمان هەرچیەکەیە بەسەرە میلەتەیە نانە میلەت دەنگ ناکا برا بەڕێزەکەم بەڵێ باوەڕ و قەناعەتت دەبێ هەرچیە بکەن بۆیان چۆتە سەر ئەمان بۆیان چۆتە سەر بەڵێ هەرچیە بکەی ئەبێ ئیلا ئەمانە بە هێزی زۆر باشە شەکدار لە ناویان دەی ئەدامانە هیچ زۆر باشە باوکی بان کارەبایان بڕی ئاویان بڕی موچەیان بڕی زۆر باشە لە دوای قەیرانێنێ من گلەی لەوان ناکەم خەتای میلەتە من خۆم وەکو پێشمەرگەیەک خەتای منە خەتای خەڵکی ترە ئەبێمانە لە ناویان بەری هیچ مەجالی دیان نەماوە دێ ئێستا ئەڵێ ڕیفراندۆمت بۆکەم باوکیمان تۆوەرە تەنێکیانە 700,000 دینار بە 250-300,000 بوو ریفراندۆم چیم بۆکەی بابە بەڵێ باوکیمان پێت وایە هیچ حکومەتێک هەبێت پێی خۆش بێکە هاوڵاتیەکانی برسی بن و موچیان نەداتێ وەلێی ناڕاستی بن پێت وایە هیچ حکومەتێک هەبێت دوابێت بەس حکومەتی هەرێم بەس حکومەتی هەرێم کەسی تر نییە بەس حکومەتی هەرێمەیە بەڵێ باوکیمان بیانەی حکومەتی هەرێمی کوردستان ئەوەیە کە دەڵێت بەغدا پارەی بڕیوە یعنی ئەوەیە کە موچە نادەنە هاوڵاتیان و نیموچیان دەدەنێ برا بەڕێزەکەم وەڵای ئەمان خۆیان بڕیویانە وەڵای حکومەتی عێراق چیان بەخوا من ریفراندۆم بکرێت تاکێکم لەو چەمچەماڵە دەنگ بە حەبادیە دەمنەک بەدەک بەمان با هەر برێم خاین ئەمانن من یەک پەیامێکم هەیە بۆ بزوتنەوەی گۆڕان بۆ کۆمەری ئیسلامی بۆ پیاوی مرد بۆ مامۆستا عەلی باپیر کاوری پیاوی مرد ماوە داوام وایە داوام لەو دوو حیزبە هەیە وات نێنن کۆڵ مەدەن چیان بەخوا لە 175 ئەم میلەتە لەگەڵەوانایە ئەمجارە بەس پەیامم هەیە بۆ ئەو دوو حیزبە بۆ مامۆستا عەلی باپیر پیاوی مرد دەستخۆشیتان لێکەم بۆ بەرنامەکە زۆر سپاس باوکیمان زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت باوکی لانەمان لەگەڵا فەرموو باوکی لانە ئەم کاتەوە باش باشتر بۆ بەڕێزت باوکی لانە پەیوەندیەکە خەتا بوو بەڵێ باوکی لانە بەڵێ ئێمە باسیەوەمانە کرد وتمان وەستی کوردستان زۆر خراپە بێت بەخوای حەدی مەقسەدێکمان نییە مەقسەدێ لە کوردستانە ئەمە دێت لەو چاتەوەمان دوشمەکە ئەم سروستە ئیقلیمی دۆڵەتی کە بەسەر کوردستانە هاتووە با خەڵک یاعدنا بە نەفەر یاعتیبار ئەم شتانە وەرگرە ئەمانە هەمووی مهمە دەی با وتمان کەمێک متەفائیل بێت باشە ئینجا هیچ دەوڵەتێک یاعتیبار بەخۆ هەموو شت ئێمە ناڵێن ناعەدالەتی ناعەدالەتی بەڵام ئیدارەیەکی شەیە لەم زروفە خلافە ئەم ظروفەی کوردستانی کردووە بەڕێوە کاتە ئێمە بەنەفەری ئیدارە بستانە سەرگیرن یعنی لەم زروفەی کات 4 دەوەرمان ئاگرا بەخرا موچەی بڕیوە کاکە شەڕێکی گەورەی کە بە هەموو ئەوروپا 2 ملیۆن ئاوارەی لە خۆی نەگرتووە هەموو کوردستان دەست کوردستان 2,800,000 ئاوارەی لە خۆی کردووە زۆر باش زروفانە هەمووی هەیە یعنی ناتوانین ئێمە هەبێت کەمێک تەفاعولمان هەبێت گۆڕان و کۆمەڵیش نەختێ بەخۆیان ناپشتەوە لەم زۆر باشە باوکی لانە دەست لە ناو دەست بنەرا و لەگەڵ حسابەکانی تران لەگەڵ خەڵکی کوردستانە تکا ئەەکەم ئەم دەستفەتە لە دەستمە تکا ئەەکەم زۆر سپاس بۆ باوکی لانە زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت باوکی لانە هەرۆنەم دەرفەتە بوو کاک ڕێبوارمان لەگەڵ لە سلێمانیەوە فەرموو کاک ڕێبوار سلام علیکم عەلەیکوم السلام وەرەحمەتوڵڵا کاک ڕێبوار دەستخۆشی بەرنامەکەتان لێکەم زۆر سپاس دەکەم کاک ڕێبوارگیان تۆوەرەکە شتێکی جوان و جوانێکشان هەڵبژار بووە بەڵام ئەگەر مەجال هەبێ قسەیە بکەم تەبارەت بە تەوەرەکەتان پاشەکەتی موچە باوەڕ ناکەم دەستکاری بکرێت ئەگەر دەستکاری بکرێت لە بەرژەوەندی خۆیانە بەکارێنن یاین میلەتەکە بەکارێن شتێ دەستکاریەکەن بۆ میلەت بەکاربێنن بۆ خۆیان بۆ بەرژەوەندی خۆیان من ئەگەر دەرفەت هەبێ شتێ باش بکەم لە کارڕایەکی یاین لە پیاوێکی بە تەمەنی سەرزانی بنیادیەم بچی تۆم سەردەمی خۆی کارتی خۆی زەمانی پێش عەسکەر بوو بەهۆی تەمەنیەکەت هەیە ئەو کات حکومەتی و کات چۆن بوو ئێستا چۆن بوو ئەو هەر خات بە منێتی دەفڕی خۆم چۆ بگرە تۆ ئەو کات حکومەتی ئەو کات تۆ بە پێ ناو بەحسە دیکتاتۆرە ماڵ یعنی ماڵ چاوکەرە خیانەتەکان لە میلەت خەڵک بەخوشەیە
في أمنيتي حكمتي ورش هم ما نعمل جندلات جزاء خيانة كارا يعني مال ملة أخوة قوتي خلق أخوة كذا إذا تورى أبو حكمتي أوسع وأبو حكمتي أوسع بشي أم حكمتي يسال صد تقدر خرجوا بدأوا شاهانة بشي أم حكمتك تقول جندلوا هنا ودي أوقاتها أو حكمتي أوسع شيء لقل كل كنت كرتو قد بشي حكمتي أنا يشبه ما شيء ولا قطوك تحت عينها مسلمية جابتي ولا خلطت يا أما تشيت ودعوة يا أخي ما في خود أخي يعني بالراسي شيء في جواني ودوا يا ساعة الناس يعني برنقاري أبي توا بجايتي أخي بتير ولا خلطت يا الله داعشة قال لك والله ناس عم تيرورا إرهابا كاد الجو دعوة قوتني خود أخي يعني نازاني كما قالت كايكم لميلت خيا لميلت كايكم بيا يعني تشيتر بوبر جواندي حزبي بوبر جواندي تاع شخصي يعني بابا كارتانين بو خود بشي يعني من صافة أنا غنبور أنا قاعد شنقص بس صافة بەڵێ سپاس بۆ کاک ڕێباز سپاس بۆ پەیوەندیەکەت کاک گۆرانمان لەگەڵ لە حاجی ئۆمەرانەوە کاک گۆرانگیان فەرموو السلام عليكم وعليكم السلام ورحمة الله کاک گۆرانگیان فەرموو باشتر بۆ جەنابەت کاک گۆرانگیان گوێویستی جەنگی جەنابتم فەرموو بەڕای من فەڵە پاشەکەوتی موسە گۆڕانکاری پێکرێ و ئەشیکەن و بەڕای من بەڕێی خۆم هەر بەس و مەسەلەی کارەبا و مەسەلەی بانزین و هەموو مەسەلەکانی تر کات موافەت کاتێک موافەتێکی زۆر کەمی نەک زۆر لێرە احتیمالە پێ ڕۆژێک بێ ڕۆژێک گۆڕانکاری یەک موسە گۆڕانکاری پێ بکرێت ئەگەر نا زیاتر نابەڕێی زیاتر باشی دۆستی موسەی معنایەکی شینە گۆڕانکاری لە پاشەکەوتی موسە بەڵێ کاک گۆران پێشنیارە چێ بۆ حکوومەتی یاریمی کوردستان کە بتوانێت بە لە ئێستادا موچە چارەسەر بکات ژیان و باری گوزەرانی هاوڵاتیان خۆش بکات بێگومان ژیان و باری گوزەرانی هاوڵاتیان بە پێدانی موچەکانیان خۆش دەبێت پێ دوایە حکوومەتی یاریمی کوردستان بتوانێت ئەمە بکات و پێشنیاری جەنابەت چییە؟ والله بەڕێز حکوومەت یاریم بەئاشکرا بەڕوونی بەئاشکراش بەڕوون و ئاشکرا یعنی وەکو مان دەسواتە بێت تۆم پێویست ناکە فەندەی بۆ درێژی ئەوان ئەڵێن کاکە ئێمە هیچتان بۆ ناکەوت هیچیشتان هیچمان پێ ناکرێت بەس بەساران داڕشت واتیان داڵیتیان نەکردوێ یعنی خەڵک واتیان لێ نایەنی ئەی ئاوان لەبەری خەڵکێکی خەڵک بۆ واتیان لێ نایەنی هەتا کێ بەڵێ سپاس بۆ کاک گۆران سپاس بۆ پەیوەندیەکەت کاک گۆران کاک عەونیمان لەگەڵە لە هەولێرەوە فەرموو کاک عەونی زۆر سپاس دەکەم کاک عەونی برنامه تامه کاکا الو کاک عەونی بەڵێ برنامه تامه بەڵێ بابەتەکە چییە کاک عەونی پێ دوایە لە ئێستادا سیستەمی موچەی پاشەکەوتکرا و دەستکاری بکرێت برادر ڕێزم دەکرێت پاشەکەوتەکە دەکرێت دەست ئایا حکومەت لەو کاردەستەکەدا سەرێداوەتەوە بەڵێ ئەو هەموو ئاوارەیە ئەو بەڵێ ئێمە چۆن بکرێت کاکە بەڵێ کاک عەونی ئەمە قسەی سەرۆکی حکوومەتی یاریمی کوردستانە کە دەڵێت چارەسەر دەکرێت یعنی ئەگەرێک هەیە بۆەوەی کە چارەسەر بکرێت تۆ پێ دوایە ئەمە ڕاست بێ و چارەسەر دەکرێت لە ئێستادا برادر ڕێزم ئەگەر بێتە حکومەت پارە هەیە باشە حکومەت بۆ چارەسەر کاکە ئەگەر بێتە پارەی خەدی حکومەت چۆن چارەسەر نەکە بەس ئەگەر حکومەت کارداری باشە حکومەت پارە لەکێوی بەڵێ لەکێوی پارەی بەڵێ کاک عەونی لە ڕابردوودا باس لەوە دەکرا کە ئەگەر ئەو کات کە ئەم سیستەمە دانرا پارەی نەوت 25 دلار بوو ئێستا دوو ئەوەندەیە بەڵام ڕایانگەیان سەرۆکی حکوومەت و جێگری سەرۆکی حکوومەت کە ئەگەر داهاتی ناوخۆ زیادی کرد با بڵێن پارەی نەوت بەرز بۆەوە ئەوە دەتوانن موچە دابین بکەن و گۆڕانکاری تێدا دەکەن ئێستا دوو هێندەی جارانە داهاتی نەوت بەڵام تاوەکو ئێستا دەستکاری سیستەمی پاشەکەوتی موچە نەکراوە بله برای بسیار که حکومت کرداره و دیار حکومت استقبال کمپانی جانی نوده لبرن دیار خود بله سپاس بۆ کاک عەونی سپاس بۆ پەیوەندیەکەت کاک محەممەدم لەگەڵە لە هەولێرەوە فەرموو کاک محەممەد گیان باش برای بەڕێز زۆر سپاس دەکەم کاک محەممەد دەست بۆ شۆ بەڕامان لێ دەکەم زۆر سپاس دەکەم پێشتی هیوادارم بەڵێ خەرجی سلێمانی شاری هەڵمەت و قوربانی بەڵێ بە هیچ شتێوە ئەو درۆدە لە سێپاسی دارودەستەکەی هەڵ نەخواتێت زۆر باشە کاک محەممەد بەرامبەر ئەو دەسەڵاتە کاک محەممەد گیان بەڵێ
بەڵێ کاک محەممەد گیان با باس لەوە نەکەن ینی پێ وایە لە ئێستادا سیستەمی پاشەکەوتی موچە دەستکاری بکرێت یان چارەسەر بکرێت نەخێت درۆیە ئەگەر چارەسەرکەم بەخوای موقەتە بڵ هەرکاتاندنی خەڵکە لە تاوەچنی خەڵکە درۆیە زۆریان درۆ کردیا بەڕاستی درۆیان هەڵ زۆر کردیا کەس پێیان باوەڕ ناکەوەی بەڵێ کاک محەممەد پێ دوایە هیچ حکومەتێکە بێت چاوبەسی لە خەڵکەکەی خۆی بکات پێ دوایە هیچ حکومەتێک هەبێت چاوبەسی لە خەڵکەکەی خۆی بکات بەێ زۆر حکومت خۆمان بۆ نمونە نەک چاوبەسی درۆ دەکە خەڵک دەکات لەگە ڕێزم لە زەناب درۆ بینایە بەڵێ بەڵێ کاک محەممەد دەستخۆش بەرامەقەکان زۆر سپاس دەکەم کاک محەممەد کاک ئاواتمان لەگەڵ لە سلێمانیەوە ئەلۆ کاتتان باش باشتر بۆ بەڕێزت کاک ئاوات بەڵێ وەڵای لەسەر بارزۆخی منیان پێشتر دێمەسەر بێ پێشێ دێمەسەر بە ئاری موچە حەزەکەم ئەو بەرنامەیەوە هەموو ڕۆژێک بێتن بەڕاستی هەفتەی جار یەکجار کەمە کاک محەممەد ئێمە هەر ئەوە دەرفەتمانەی ئیشەڵا لە داهاتوویەکی نزیکدا بەپێی کات بەرنامەکان زیاد دەکەین ئەگەر پێویست بکەوە کاتمان هەبێت بەڵێ وەڵای لەسەر موچەقادی بڕوانیەکە و موچەیە دۆخی موچە بێتە چارەسەر چونکە دیارە بەقەستە پێشتر بەڕێز ئاشتێنورانی وتی ئەگەر نەفت بشتە $100 و $100 موچە هەر چارەسەر نابێت یانی دیارەوانم بەقەستەوە پیشە دەرچاکەرە بەڵێ کاگاوە ساراخانمان لەگەڵ لە سلێمانیەوە فەرموو ساراخان ئەم کاتتان باش باشتر بۆ بەڕێزت ساراخان دەربارەی تەوەرەکەتان بەڕای من بەڕاستی ئەم حکومەتە ساڵە بەس هەڵەسوێنێ ینی ئیشەکەی بووە بەوە من شتێک بیری بەڕێستانە خەمەوە لە کاتێکا کە مامۆستایان بۆ سەری ڕێزەوە لەسەر جادە بوون لەسەر جادە بوون داوای مافەکانی خۆیان نەکرد زۆربەی چوەشەکانی تریشیان لەگەڵا بوو یعنی بەڕاستە ماوەی ساڵ ئەو خەڵکی کە لەسەر جادە بوو خطابێکی سەرۆکێکرد کە ماڵکەشی لەسەر چۆبت ئێمە هەر بە سەرۆکی خۆمان ئەزانین یعنی وەکو خەڵک بەڵام ئەو درێنانێکی شەوەی هاتە سەر تەلەڤیزیۆنەوەتی هەڵە بەڕندا بەڕن چیەکەن بیکە ئەمە پەیامی سەرۆک بوو بۆ ئێمە وەکو هاوڵاتی من ئەمەوە یعنی ئێمە هاوڵاتی پەیامان چی بێ بۆ ئەو سەرۆکە زۆر باشە ساراخان پێ دوایە هەموو کەسێ ئەم خیتابەی لەبیر بێ لە کاتی دەنگانە بەڵێ ساراخان پێ دوایە هیچ حکومەتێک هەبێت خۆشگوزەرانی هاوڵاتیەکانی نەوێت بێ هاوڵاتیەکانی برسیگات موچەیان نەداتێ و هاوڵاتیەکانی لیان ناڕازی بێت یعنی هیچ حکومەتەکەی ئەمانی بوێت والله من حکومەتی وا هەر نەبووە یعنی لەمێژوو مرۆڤایەتیشتی وا نەبووە بەڵام ئێستاکە هەیە بەڕاستی شتێکی تەسخورهێنەرە پێش ڕستاندۆ مشتێکاری بۆ چاکردنی وەستی خەڵک نەکردووە ئەو سەرۆکە یعنی مناڵم ئەمە یعنی لێناوردنی خۆیەتی یعنی بەڕاستی ئەمە کۆتاییەتی کە پێداگریەکان لەو بەروارە و لە نەساندۆم لەو بەروارەیە بەڕاستی ئەمە کۆتایی ئەو کەسەیە بەڕای من هەموو کەسێکی لە خۆی ڕێکاندووە بەلایەنگری خۆی و بۆ کەسانش کە لایەنگری خۆی نەبوون لە پێشترە یعنی من مەبەستم بەس پارتی نییە مەبەستم حزبیەکێتی بەڵێ ساراخان سوپاس بۆ پەیوەندیەکەت زۆر سوپاس لە سلێمانیەوە دەچینە حاجی وەمەران کاک هەڤاڵمان لەگەڵ فەرموو کاک هەڤاڵ عەلەیکوم السەلام وەڕەحمەتوڵڵا الله کاک هەڤاڵ زۆر سوپاس دەکەم کاک هەڤاڵ سەبارەت بە تەوەرەکەتان کاکەوانە کۆمەڵێک دزی جوانبەنە بەخوای سات نابن ئەمە هەموومان سەیرەگەین هەموو ئینسانەکانی ئاخری زەمان خۆ هەموو دیارە هەمومانیش بزانین چۆنە چۆنە هەمومان وەکو ڕۆژ خۆگەینەوە بەکە چۆنە بەخوای پاک نابن ئیتر بەسە ئەنی تاکۆ تاکەوەما ئەمە چاوەڕێ ئەو کۆمەڵێک دزی جوانبە بکەین باقی تۆ بۆمان تۆ ساکەکان تۆ بۆمان نازانم یعنی خۆشەکە نەبا بەناو ئیشە هەموو وانیە هەموو گرۆیە هەموو کلاواتە داوەتی خۆیانە لە قسەی وانە لە تەلەڤیزیۆنەکان دەبینی دەرێ نازانم کارە باسی ساعات و نازانم سیساتە ئالوی خۆت کارە باسی ساعتی تۆ وەیە لەگەڵتە بە پێمام و
تا بەیانی باشوە لە مندارەکان بکەین بە دیاریانەوە دانیشتین زۆر باشە کاکەفاڵ بیانی حکوومەت یاریمی کوردستان ئەوەیە کە بەغدا موچەکەی بڕیوە و موچەی ناداتێ هۆکاری ئەمەیە کە هاوڵاتیەکانی نیموچە وەردەگرن تۆ تا چەند سەرنجت لەسەرم قسەی حکوومەت یاریمی کوردستان چییە؟ وەنیە کاسە وەنیە خۆی زێرمان هەموو نەوتا هەموو ئەوانی کە با بڵێن ئیسرائیل و ئەمریکا بە نەوت مەخەریبی کاسە ئەوە هەموو کلاوات هەموو سەر خۆیانە پارەی زیاتر و زیاتریشی هەیە ناگەن ناگەن ئێمە تا کەی پێی ناگەین نازانم خەڵکە تا کەی پێی ناگەێت پێدا بەس کاکەفاڵ سپاس بۆ پەیوەندیەکەت سپاس بۆ تۆ کاکەفاڵگیان سپاس بۆ تۆ کاک محەممەدمان لەگەڵ شارە زورەوە فەرم کاک محەممەد کاکە ئەم کاتتان باش باشتر بۆ بەڕێزت خۆش دەستۆکی ئەم بەرنامەتان لێکە مەڵی حەز دەکەین ئەم بەرنامانە زۆر دێت بەڕاستی دڵمان ئەوە نەپڕە نازانین چی بکەین یعنی تەواو دەروونمان تووشی نەخۆشی نەفسی بووین هەمووی ئەو خەڵکە هەمووی لە کوردستانە تووشی نەخۆشی نەفسی بووین یعنی نازانین چۆن هەرێمە لەگەڵ حکوومەت ئێرەما قسە بکەین نازانین بڵێن چی بەڕاستی لە چی پێ دو ساڵە سێ ساڵە ئەم معاشەمانە برن لە پێناو چیایی برن چیان بەدەستۆیە یعنی على أساس پارە نییە ئەی پارە بۆ پرۆژەیان خۆیان بۆ هەیە بۆ کۆمپانیان خۆیان بۆ هەیە ڕۆژ بە ڕۆژ دەوڵەمەند ئەبن ڕۆژ بە ڕۆژ ئیشەکانیان ناوەسێ بەرەو پێش ئەچێت ئیسا هەستۆ بێ بۆ شارە زۆر لە سەیتەرەکە دەبەچی پرۆژەیەکی تایە پرۆژەی گەورە هەر نازانی ئەمە چییە ئەو پرۆژانە بۆ ناوەسن بۆ کارەکەن دایمە پرۆژەی حیزبی کارەکەن بەس تەنها ئەم تاشرۆزە بۆ فەقیر و هەژار و بەرداماوە ئەزان ئەم خەڵ ئەزانی چی بەڕاستی حکومەت گەورەم تووشی خەفەتێ زۆر بۆ ئیساگیر بۆچی ئەوە باشە ئەم دە ساڵە بۆ ئەم معاشەمان نەبڕی بۆ ئەم 2 ساڵە بڕیمانە ئیسا خەفەتە خوا حکومەت هەرم ئەگەر بش بڕا لەوە و پێش هەر وەکو ئیسا بوو ئیسا خەفەتی بێخۆن چەندە میلەت خەفەتە حکومەت گەورە خەفەتە زۆر باشە کاک محەممەد بیان بڕیان لەبەرەوە خەڵک بێدەنە بەڕاستی داوای دەبرنەکەم ساعت زۆرم لەتەوای نازانانی بەڕاستی چی بڵێ زۆر باشە کاک محەممەد تۆ دوای هیچ حکومەتێک حتا و پێنجی خەڵکی لە هەشتای خەڵکی تووشی نەخۆشی نەفسی بووە زۆر باشە ئەمە ئاریش نەماوە کاک محەممەدیان نەوت نەماوە نازانم هەتا گەنم نەماوە دەمەکە ئەگەرەوە ئیسلاندۆ کاتمە قسەیترکەم داوای دەبرنی لەکەم نانی ئەگەر کاتێ وا قسە بم بەڕاستی زۆرم لە دوای بەڕاستی کاک محەممەد پێ دوایە هیچ حکوومەتێکە بێت زەرەری هاوڵاتیەکانی بێت بێ هاوڵاتەکانی برسی کات و موچیان لەداتێ گیان بەڵێ فەرموو هیچ حکوومەتێک هەیە بێوێ هاوڵاتەکانی خۆی برسی بکات و موچیان لەداتێ و هاوڵاتەکانی ناڕازی بن لێی وڵی ئەم حکومەتە تا خەڵک برسی بێرانی بۆ حکومەت باش بێ خەڵک تا خەڵک فەقیر بێت ئەمان ئەو سیاسەتە پەیڕۆڵەکەن ئەڵێ ئینەکەی برسیکە با ناوی نەڵم دوات ئەکەوێ بەڕاستی ئەمان ئەو سیاسەتیان هەیە خەڵکە برسیەکەن بۆی خەڵک دوان کەوێ ئەگەر خەڵک تێبێ و زانست و زانیاری و پۆشتە بێت و یعنی وەسعی باش بێت دوای ئەوان ناکەوێت لەبەرەوە محاولەکەن ئەو خەڵکە برسی بکەن کە برسیان کرد خەڵک دوان ئەکەوێت بەڵێ حکومەتە و ڕفراندۆمەکە گەنمەکەی لە شارە زۆرە خۆزگا هاتە زانبینی بۆ جواب بۆ 400 سیارە لۆری ڕێلەی گەورە عەرەبە هەڵ بە پیکا پایان هێنا و گەنمەکان هەمووی برد بۆ چنوت كتاقي هبو كدنوا اگر راس اكنوا ركلاندو اكن بعد المكان بكره وقاريا بكره ولا كان محمد لا مش على زرار بيستان قالوا دفناتي ولا كان محمد ياس باس بو بيوندك سباس بو تو كان محمد زور سباس هذا بتنا كبقى اولا يكون يفتح كم كنت عيني هيفد دوش الضرب وبراسيه يعني بس الدعوات بتنا وخلصت شغل كاتب مسجل جبني وزوج فرصانه كم في وسائل ام برنامج بردوام اي دائما يوم كان محمد برنامجنا بو روادنەوەی خەمەکانیەوەیە بەڵێ زۆر سپاس بۆ کاک محەممەد سپاس بۆ پەیوەندیەکەت لانەخانمان لەگەڵ ئەستێمانیەوە فەرموو لانەخان ئەم کاتەوە باشتر بۆ بەڕێزیت لانەخان سەبارەت بە تۆرەتتان بەڕێزم بەڕاستی ئەم پرسیارە هیچ معقول نییە چونکە ئەمە ئیشی حکوومەتە هەموو کاتێک پێش ریفراندۆم پێش هەڵبژاردن هەموو کاتێک ئەیانە ئەم خەڵکە زووچکەن بەڕاستی ئەگەر خەڵک عەقڵی هەبێت و باشی بریکاتەوە بەڕاستی ئەم باشەکردنی موچە و ریفراندۆم هەمووی درۆیە بەس بۆ زۆجکردنی خەڵکە
لەبەر ئەوە قسەیەکە حکوومەت ئەیکا ئەبێ حکوومەتێک بێت کە پاشەڵەکەی پاک بێت دز نەبێ گەندڵ نەبێ وەکو ئەمانە خەڵک هەمووی چەساوە تۆژێت دەستی ئەمانە نازانم بە چ شتێکی ئەو حکوومەتە باوەڕ بکەین ئێمە باشە لاەخان پێت وایە هیچ حکوومەتێکە بێت خۆشگوزەرانی هاوڵاتیەکانی نەوێت نێوێ موچیان باتێ و هاوڵاتەکانی لێ ناڕازی بن هیچ حکوومەتێک هەیە ئەمانەی بوێت لاەخان پێوێت لاەخان پەیوەندەکەی پچڕا کێمان لەگەڵا دایکی ئاکامان لەگەڵا فەرموو دایکی ئاکام پێوێت پەیوەندەکەی دایکی ئاکامیش قەتع بوو بۆ هیوایە جارێکی دیکە بتوانێت پەیوەندیمان پێوە بکاتەوە یاسین مستەفا دەڵێت نەخێت چونکە ئەکەوێتە مانگینەوە ڕەنگە درۆیەکی گەورە بێت بۆ بانگەشەی گشتپرسی بێت چیا بەهجە دەڵێت خۆی لە خۆیدا هیچ یاسایەک نییە بەناوی پاشەکەوتەوە بۆیە پێم وانە هیچ گۆڕانکاریەک نەکەن لە پاشەکەوتدا بگرن لە چوارچەوەی هەرێمێکدا ناکرێت هیچ گۆڕانکارێک لە پاشەکەوتدا ناکرێت بگرن لە چوارچەوەی هەرێمیشدا ناکرێت ئەمە ڕێی ئەو هاوڵاتیەیە محەممەد گۆزەبەری دەڵێت هیچ متمانەی سیقەم بە قسەی بەرپرسانی حکوومەت نەماوە ئەوەندەیان درۆ لەگەڵ موچەخۆران کردووە چاکردنەوەی موچەش ئەگەر ڕاست بڵێن خەڵک هەر ئەڵێت درۆیە ئاستەمان لەگەڵا لە سلێمانیەوە فەرموو سلااو لە جەنابەت زۆر سپاس دەکەم مەستاخان بەڕاستی هیچ باوەڕێکی لەم دەسەڵاتەی نەتوانێت باشەکەوت چاپ بکاتەوە گوزارانی لێ بکاتەوە زیرا هەر خراپترێکە بەڵێ ئەستاخان پێت وایە هیچ حکوومەتێک هەبێت بێوێت هاوڵاتەکانی خۆش گوزاران نەبن و موچیان هەبێت و لێ ناڕازی بن پێت وایە هیچ حکوومەتێک ئەمەی بوێت بەس لە وڵاتێمە حکوومەتەکان ئەوەیان نوێت هاوڵاتەکانیان پسۆش نەمانێت بەڵێ ئەستاخان پێت وایە لە ئێستادا دەستکاری موچە بکرێت سیستەمی پاشەکەوتی موچە گۆڕانکاری بەسەردا بێت یعنی پێت وایە بۆ مەبەستێکی سیاسیە ئەم وتەی ئەستاخان حکوومەتی هەرێمی کوردستان بیانووی ئەوەیە کە دەڵێت بەغدا پارە نانێرێت بۆیە ئێمە ناتوانین موچەخۆرانی هەرێمی کوردستان دابین بکەین بۆیە نیوموچە و چارەکە موچە وەردەگرن تا چەند لەگەڵ سەرنجیتکە لەسەر ئەم قسەی حکوومەتی هەرێمی کوردستان حەبسەخان حەبسەخانمان لەگەڵا چەمچماڕەوە فەرموو حەبسەخان باشتر بۆ بەڕێزت ئەم کاتتان دەردراکەم زۆر سپاس دەکەم گوێبیستی دەنگ جەنابتم فەرموو من لە پایتەختی شەیدۆن با لە سەمتەماڵە کاکە 50 شەو جارێ مەعاشانە دەنێ بەڵێ حەبسەخان ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان یان سەرۆکی حکوومەت جارێ مەعاشمانە دەنێ ئەم جانیمانەکرێ کارەبا و مۆلی دەبدەینە پاشەکەوتەکان نامی برن بەڵێ بەڵێ حەبسەخان ئێستا سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان باسی لەوە کردووە کە پێداچوونەوە بە سیستەمی موچەدا دەکرێت و موچە زیاد دەکرێت پێ دوای ئەمە بکرێت لە ئێستادا حەبسەخان بله بله سپاس بۆ حەبسەخان سپاس بۆ پەیوەندیەکەت حەبسەخان کاک جوامێرمان لەگەڵ لەستێمانیەوە فەرموو کاک جوامێر ئەم کاتە باش کاکەچات باشتر بۆ بەڕێزت کاک جوامێر زۆر سپاس دەکەم وڵای من یەک دوو پرسیارم هەیە بەڵێ کاک جوامێر پرسیارەکەم ئەوەیە جەنابتان وەکو کۆمەڵی ئیسلامی کە لە حکوومەتە بەشدارە بەڵێ باسی گەندەڵی حکوومەت و باسی کۆمەڵێکش دەکەن زۆر باش کاک جوامێر ئێمە تەوەرەکەمان بەداخەوە ببوورە لەسەر موچەیە ینی لەسەر کۆمەڵی ئیسلامی نییە
بەڵێ مافی موچێ مەڵە قوربان بەڵێ کاک جوامێر پێت وایە لە ئێستادا دەستکاری سیستەمی پاشەکەوتی موچە بکرێت والله نازانم موچە ئەوەیە کە ئەلان و تەلەڤیزۆن و ئێستا دووبەرە هەیە بەرەی حکومەتێ و بەرەی محارز هەیە بەڵام بەداخەوە ئەوانەی کە بەرەی محارزن هەم لە حکومەتشان هەم محارزیشن يعني تو كان لحكمتها يبقى معارضي كمعارضي بقول لحكمتها كاك جامر وكوتم ام باسي موچاكين كاك جامر كاك جامر پیاوێت کاک جامێر قسەی لەسەر شتێکی دیکە دەکرێت ئێمە باز لە موچەکەین بێگومان معارەزیش هیچ دەستی لە بڕینی موچیانە بەڵێ بەڕێزان ڕێزی محەممەد کەمال و تاوی هاوکارانم قوڵ فەرمونون تا بەنامەیەکتر و بێگەشتەوەیکتر بەخوای گەورەتان دەسپێرم شاد و سەفراز بن خواتان لەگەڵ